ئاشنا حەسەن چالاکوان لە بواری ژنان هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان پیرۆزبایی لەسەر جەم ژنانی جیهان و ژنانی کوردستان بە تایبەتی دەبەری ڕاپەڕین ئەمیان دەمەزنە پیرۆزباییان لە یەکەم بە هیوای هاتنەدی مافەکانی ژنان. دیارە لە دێر زەمانەوە ژنان هاوشانی پیاوان خەباتیان کردووە و تا توانیانە ئەم مافەڕەوایە بەدەستبێنن هەرچەنە وەکو پێویست نەگەشتوونەتە مافەکانی خۆمان هەمیشە لە هەوڵدانین کەشان بەشانی پیاوان بتوانین لە هەموو دام و دەستگاکان و کاروبارەکانە بۆ هەوڵدان بۆ ئاشتەوایی خێزانی بۆ پێکەوە ژیان هەوڵی خۆمانیاوە. پێویستە ئێمە ژنان کۆڵنە دەربین لە خەبات لە ئیشکردن لە خوێندن ئێمە ئەبێ لە ڕووی ئاستی هوشیاریەوە وا بکەین کە بگەینە ئەو ئاستەی کە خۆمان ئەمانەوێ. بۆیە داواکارم لە کچان لە ژنان کە بەردەوام بن لە خوێندن بەردەوام بن لە ئیش و کارەکانیان هیچ شتێک نەیان ڕوخێنێ ئەبێ خۆیان بیسەلمێنن کە بوونیان هەیە و ژنیش یەکسان و هاوتایە لەگەڵ پیاوە لە هەموو کار و بوارەکانی ژیانە. پێویستە دەسەڵات هاوکارێکی جددی بێ بۆ باڵپشتیکردنی ژنان لە بەدیهێنانی مافەکانیان. ئەمەش لەناو ئەم کۆمەلگایی کە ئێمە هەمانە هێشتا نەگەشتوینەتە ئەو ئاستەی کە بتوانین وەکو ژنێکی ئازاد ڕاشکاوانە سەر بەخۆیانە بتوانین بگەین بە ئامانچەکانی خۆمان. ئەمەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ دابوونەریت و کۆمەلگا. پێویستە ئێمە ژنان زیاتر بەرەو بدەین بە چالاکیەکان و چونە دەرەوەکانمان و پابندبوون بە ژنبوونی خۆمان و هەوڵدان لە ڕێی تەوعیەکردن و سیمینار و کۆڕ و چالاکیەکانەوە بتوانین کە ژنان بگەێنینە ئەو ئاستەی کە شایەنی مافەکانی خۆیانن.